فڵۆتە لێبێ بژیوارم ئەمجارە لە فڕۆکەکانی هەربەت لەگەڵتانم کە ئەکەوێتە پارێزگای سلێمانیەوە ئەمەی کە ئەیبێنە لە شمەوە ئامادەکاریەکە بۆ دراگڕیس لە سەراسی هەموو عێراق لە فڕۆکەکانی هەربەت بەڕێوەچێت لە بەرواری 2022 هێشتا ئامادەکاریەکان لە سەرەتایان کە ئەم ژوێنانە ئەبێتە کافتریا و شوێنی دانیشتن و شتێک نابێت کە لێرە واتە هەموو پێی لە خواردن و شتێکە کە ئینشەڵا 11 کاتژمێر دەی بەیانی دەست پێ ئێمەش لێرە و فڵۆگەی فڵۆتە لێبێ ئەمە فڵۆگی 46